ڕاستەخۆ دەچمەلای تەوەری دومی پرۆگرامی ئەمڕۆمان هەرێکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمان دەبێت سەبار بە کار و پرۆژەکەی و تایبەتی خزمەتکردن لە بواری کەرتی تەندروستیدا کارنامەی ئەوان چی دەبێت. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جەبار محەممەد ئەمین کاندیدی ژمارە 48 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاو لەبێ بانی باش فەرموو خۆت بناسیێنیت هەروەها کارنامەی زۆر سپاس دکتۆرگە بکرێت خۆت بناسیێنیت هەروەها کارنامەی بەڕێز بۆ پەرلەمانی کوردستان چی دەبێت؟ بەڵێ بانی بەڕێست و بانی سەرجەم بینەران و بیستەرانی کەناڵ و شاشە جوانەکەی کورسات نیوز باش هەروەکو ڕاستکردنەوە ئەوەی بەڕێزت من کاندیدی ژمارە 48م ناوم دکتۆر جەبار محەممەد ئەمین محێدینە لەسەر بازنەی سلێمانیم. دیارە قسەکردن لەسەر کەرتی تەندروستی قسەکردنە لەسەر بابەتێکی گرنگ و هەستیار کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ڕۆحی هاوڵاتیانەوە هەیە پەیوەندی ڕاستەوخۆی بەسەرجەم کۆمەڵانی خەڵکەوە هەیە. بۆیە من دەستخۆشیتان لێ دەکەم اختیارکردن و هەڵبژاردننی بابەتێکی گرنگە کە ئێمە هەمیشە خۆمان لە ناو خۆماندا لە ناو سێکتەری تەندروستی باز لەوە دەکەین کە ئەم ناوەندە یاخود سێکتەری تەندروستی پەیوەستە بە ژیانی مرۆڤەوە لە سەرجەم وێزگە و قۆناغەکانی ژیاندا تەنانەت لەو ساتانەی کە یەکەم چرکە ساتی هاتنە ناو دنیاوەیە لە سەردەستی پەرستار و نێرسەکان کە دێتە دنیاوە دو ساتەکانی تەمەنیشی بە هەمان شێوە و تەنانەت راپۆرتی پزیشکی دادوەریش کە بۆی دەنووسرێت. بۆیە کەرتێکە پەیوەندی بە سەرجەم وێزگە و قۆناغەکانی ژیانی مرۆڤەوە هەیە پێویستە گرنگی زیاتری پێ بدرێت پێویستە هەمیشە بە بەرنامە و پلانەوە کار لەسەر ئەم کەرتە خزمەت گوزاریە بکرێت کە جیاوازە لە سەرجەم کەرتەکانی تر لەوانەیە لەگەڵیشێک لە کەرتەکاندا بتانی دەست و پەنجەت نەرمکەی بەڵام لەگەڵ کەرتی تەندروستیدا ناتوانرێکە بۆ چەند ساتێکیش پەراوێز بخرێت ناتوانرێکە گرنگی پێ نەدرێ ناتوانرێکە ئەولەویەتی کارەکانی حکوومەتی هەرێم بۆ بەرەو پێشچوونی کەرتی تەندروستی نەبێت. بۆیە من دەستخۆشیتان لێ دەکەم سپاس بۆ بەڕێزیش. بەڵێ دکتۆر دۆخی ئێستای کەرتی تەندروستی چۆنە چۆن هەڵی دەستەنکێنیت؟ من ئەگەر بینە سەر باسی دۆخی کەرتی تەندروستی تەمان ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژووی ئەو سیستمی کە سیستمی تەندروستی و کە لە عێراقدا کاری پێدەکرێت بە تایبەت لە ناو هەرێمی کوردستاندا. ئێمە ئەگەر بگەڕێنەوە ئەم سیستمە لە ساڵەکانی 1930 لە عێراقدا سیستمیشی ئیشتراکیە بەو مانایی کە پێویستە سەرجەم خزمەت گوزاریە تەندروستیەکان پێشکەش بە هاوڵاتی بکرێت بە خۆڕایی. ئەمە بەم شێوەیە هاتووە بەڵام بەداخەوە لەم کاتانەی ئێستادا کە دەبینین گرنگی حکوومەتی هەرێمی کوردستان بە کەرتی تەندروستی لە پاشەکشەدا بە تایبەتی لەو ساڵانەی دواییدا کە بەناوی بە پاساوی قەیران و نەبوونی بودجەی پێویست لە بەردەمیاندا بۆیە دەبینین ساڵ بە ساڵ کەرتی تەندروستی بە تایبەت لە کەرتی گشتیدا لە پاشەکشەدایە بۆ بەلۆدێکی زۆر بۆ بە فشارێکی زۆر لەسەر نەخۆش لەسەر هاوڵاتیان. ڕاستە ئێمە دەکرێت بڵین ئەوانەی کە سەربازی ونن لە ناو ناوەندی تەندروستیدا چی لە پزیشکان لە کارمەندان لە پسپۆڕە جیازیەکان لە کارگێڕانی تەندروستی ئەمانە هەمیشە لە ناو ناوەندی تەندروستیدا کاریان کردووە لە بەشەر جیازیەکان لە پسپۆڕە جیازیەکان هەوڵیان داوە بە باشترین شێوە خزمەت گوزاری تەندروستی بگەێنن بە هاوڵاتیان. بەڵام بەهۆی ئەم قەیرانانەی کە هەیە بەهۆی گرنگی نەدانی حکوومەتی هەرێم بەو کەرتە دەبینین کە ڕۆژانە لە پاشەکشەدایە دەبینین لە هەمان کاتدا کە لە کەرتی تایبەتدا بە پێچەوانی کەرتی گشتی ڕووی لەوەدایە کە ئەم کەرتە بەرەو پێشەوە بچێ بەڵام ئەمە لە ئاستی پێداویستی و تمەحی هاوڵاتیاندانێ لە بەرەوەی خەڵک ناتوانێت لەم کاتەدا کە حکوومەت باز لە قەیران و نەبوونی بودجێ پێویست دەکات بۆ وەزارەت ئەی دەبێ هاوڵاتی چۆن بێ کەواتە چۆن هاوڵاتی دەکرێت ڕوو لە نەخۆشخانەکانی تایبەتیەکان بکە بۆ چارەسەرکردنی خۆیان کە ئەمە شتێک نییە بڵێ بکرێ فەرامۆشی بکەیت. خەڵک هەیە نەخۆشی درێژخانی هەیە کە بە بەردەوام پێویستی بە سەردانی نەخۆشخانە هەیە بە بەردەوام ڕووداوی کت و پڕ هەیە کە خەڵک ڕوو لە نەخۆشخانەکان دەکات. ئەگەر ئێستا دۆخی تەندروستی لە هەرێمی کوردستاندا سیر بکەین و هەموو هاوڵاتێکە ئێستا گوێ لەو بەرنامەیە ئەزانین ئەگەر ڕووداوێکی کت و پڕ هەبێشە پێویستی بە یەکەکانی چاودێری چڕ بێ لە ناو نەخۆشخانەکاندا بێگومان دەبینین کە هیچ یەکەیەکی چاودێری چڕ لە ناو کەرتی گشتیدا لە کاتی پێویستدا دابیر نەکرا بۆیە ناچارە ڕوو لە نەخۆشخانە تایبەتیەکان بکە دەبێت ئەو کاتە بچێتە نۆرەوە بۆی لە داهاتوودا کاتێک نەخۆشیێت چاک دەبێتەوە یانخوا نەخواستە گیانی لەدەست دەدا بۆی ئەم یەکەی چاودێری چڕی بەربکەوێ. بۆیە دەکرێت بڵێن ئێستا لە خراپترین بارودۆخدایە بەڵام بە کۆمەڵێک فاکتەر ئەم بارودۆخە بەرەو پاشەکشە چووە. هیچیشیان کە دەمێ قسەی لەسەر بکەین و بەلای ئێمە زۆر گرنگە
ئەمەیە کە لە ساڵی 2012ەوە لە کەرتی تەندروستیدا دامەزراندن نەبووە. لە 12 دانە ساڵە دامەزراندن لەم ناوەندە نییە کە بە لێشاوێک بە بەردەوامی پسپۆڕیت لە بوارە جیاجیەکانی تەندروستیدا لە ناو زانکۆ پەیمانگاکاندا دەردەچن. لە هەمان کاتدا لەم چەند 12 ساڵەدا چەندین کەس خانەنشین کراوە تەنانەت لە جێدانانیش نییە. بۆیە دەکرێت ئێستا بڵێن کەرتی تەندروستی بەرەو پیربوون دەچێت بەرەو ئەوانەی کە تێدا کار دەکەن گرفتی دامەزراندن و هەروەها گرفتی خۆبەخش لە کەرتی تەندروستیدا چییە؟ پلانی ئێوە کارنامەی ئێوە بوو ئەمە چۆن دەبێت چۆن ئەتوانن ئەم کێشەیە چارەسەر بکەن؟ ڕاستە خۆی ئێستا لە ناو نەخۆشخانەکاندا ئەگەر بە وردی سەیری بکەی لە سا 60 خۆبەخشەکان بەڕێوەی دەبن. یعنی بەڕاستی ینی کاتی ئەوە هاتووە بورن کە ئاورێکی جددی لە خۆبەخشان بدرێتەوە. ئەوانەی کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن بە ئومێدی ئەوەی کە لە داهاتوودا دەرفەتێکی کارکردنیان لە ناو نەخۆشخانەکاندا بۆ بڕەخسێ دەرفەتی دامەزراندنیان هەبێ یاخود لە کەرتی تایبەتدا دەرفەتێکی کارکردنیان هەبێ بۆیە لە ناو نەخۆشخانەکاندا کار دەکەن. یعنی بەڕاستی کاتی خۆی وشەیەکە بوو کە لە نظامی دەرەبەگاتیدا هەیە کە دەڵێ بە نانسکی کار دەکات. بەڵام خۆبەخشەکان لە ناوەندی تەندروستیدا ئەو پێناسەشیان پێڕەوا نەبین. واتە تەنانەت ڕێنمایی هەیە ئەمری وەزارەتی تەندروستی هەیە کە دەڵێ خۆبەخشەکان لە کاتی ئێشەگەریدا نابێ خواردنیان پێ بدرێت. لە هەندێک دام و دەستگادا باز لەوە دەکرێت ئەو ئاوی خواردنەوانەی کە دابین کراوە ئەوانە بوو خۆبەخشەکان نییە. بۆیە بەڕاستی غەدرێکی زۆر گەورەیان لێ دەکرێت. من چەند جارێک لەگەڵ یان دانیشتوم لە بەرەوەی زیاتر لە 25 ساڵ ئەزمموی کارکردن لە ناوناوەندی تەندروستی هەیە لەگەڵ موسسەی وەزارەت تەندروستیدا کارمان کردووە. بەرنامە و پلانی ئێمە لە ئایندەدا بۆ خزمەتکردن بە کەرتی تەندروستی خزمەتکردنە بە خۆبەخشەکانی ناوەندی تەندروستی دەکرێت. ئێستا ئەمەی کە ئێستا حکوومەتی هەرێم باسی لێ دەکا وانە بێژانی ناو کەرتی پەروەردە کە دەکرێت بەگرێ بەس و دەرفەتی دامەزراندنیان هەبێ. بەڵام بەداخەوە وەزارەتی تەندروستی زۆر خەمسارد بووە بەربەم پرسە پێناسەیەک نییە بۆ خۆبەخشی تەندروستی ومێدێک نییە بۆ ئەوەی کە بەگرێ بەستیان بکەن و یان لە داهاتوودا دامەدان مەزرێنن کە ئەمانە بەڕاستی هەر ئاوردانەوە نیە لە گەنجان و لە دەرچوانی کۆلێج و پەیمانگاکانی ناوەندی تەندروستی بەتەنها کە هەرچەندە ئەمە مافێکی سەرەتایی خۆیانە و لە ئەولەویتی کارەکانی ئێمەشدا وەکو ئەو کاندیدانی کە دەچێتە پەرلەمان دەبێت پلان و بەرنامەمان هەبێت کە چۆن خزمەتیان دەکەین. لە هەمان کاتدا بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە لە خزمەت توێژ و بەتایبەت لە سەرجەمچین و توێژەکاندا بەتایبەت توێژی گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بۆیە بەڕاستی دەبێت کار لەسەر ئەوە بکرێ. ڕۆڵێکی نیشتیمانی کوردستان لە گرنگیدان بە کەرتی تەندروستی چی دەبێت؟ بەڵێ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گرنگیدان با کەرتی تەندروستیدا چی دەبێت؟ بەڵێ ئێمە ئەگەر بە ویژدانەوە سەیری بکەین ئەوەندەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت چەندین جار لەسەر بودجەی تایبەتی خۆی گرنگی بە کەرتی تەندروستی داوە لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە کە زۆربەی زۆری بودجەکەی خۆی بخاتە خزمەتی کەرتی تەندروستی. من لە زمانی خوالێ خۆش بوو جەنابی مام جەلالدا بەردی بناغی نەخۆشخانەی هیوا دامەزرا دەستگای تەندروستی پێشمەرگە دامەزرا. ئێستا دەبینی کە نەخۆشخانەی هیوا کە بووە بە سنتەرێک بە ناوەندێکی چارەسەرکردن بۆ شێرپەنجە لە سەر تاسەری پارێزگاکانی عێراقدا لە سەر جەم پارێزگاکان تەنان لە باشوور و ناوەڕاستی عێراقیشدا ڕووی تێدەکەن. دەستگای تەندروستی پێشمەرگە کە لە ئێستا لە ئاستێکی باشدا بەرەو پێش دەچێت هەموو ئەوانە پلان و بەرنامەیەکی نیشتیمانی کوردستان بە و خودی سەرۆکیش سەرۆک باڤڵ کە بە گرنگیەوە لەم بابەتەی ڕوانیوە زۆر جار لە ڕێگەی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر بودجەی تایبەتی یەکێتی هەوڵی داوە کە چەندین گرێبەست بۆ ئەو یەکانە بکە کە پێویستی بە داوامکردنی بەردەوام هەیە پێویستی بۆ هەیە کە کادیر و کە کارمەندی تەندروستی بۆ دابین بکرێ بۆیە هەوڵی داوە کە چەندین گرێبەستی دامەزراندووە چەندین پسپۆری زیازیای بە گرێبەست لە ناوناوەندەکاندا کاری تێدا کردووە. بۆیە بە گرنگیەوە سەیری کردووە و بە گرنگیەوە باز لە ڕۆڵی کەرتی تەندروستی دەکا. بەڵام بەداخەوە بۆ پارتێکی سیاسی یان حیزبی سیاسی ناتوانێت ئیدامە بە خزمەتگوزاری تەندروستی بدا و ناتوانێت لەناو وەزارەتی تەندروستیدا ئەو فشارە بکە لە کاتێکدا وەزارەتی تەندروستی دیارە بە دەست پارتێکی سیاسی ترەوە هەیە. بۆیە بە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە لە ناو
لە ناو دڵی خەڵکدا دەژی دڵی خەڵکیش پێویستی بە کەتی تەندروستی هەیە ڕۆحی خەڵک پێویستی بە کەتی تەندروستی هەیە بەرنامە و دید و ڕێیایی شێتی نیشتیمانی کوردستان بۆ چوو لە ناو خەڵکەوە خزمەتکردنە بە خەڵک و باشترین خزمەتگوزاری بۆ خەڵک خزمەتگوزاری تەندروستیە بۆیە بە پلان و بەرنامەوە ئومێد دەکەین لە داهاتوودا لە پەرلەمان لە لیژنەکانی تەندروستیدا کە بەداخەوە سەرجەم لیژنەکانی پێشوو هیچیان بە ئەرک و کاری خوان هەڵنەستاون خەڵکەسانی پسپۆر یاخود خاوەن ئەزممویان بێ بەرژەوەندی لە ناو سێکتەری تەندروستیدا بە پێی پێویستکاری تێدا نەکردووە بۆیە هەموو ئەو یاسا و ڕێی ئەو یاسانی کە لە پەرلەمانی کوردستاندا دەرچووە هیچ ئاوردانەوەیکی لە کەتی تەندروستی تێدانە لە ڕووی دابینکردنی مافی نەخۆشەوە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی خزمەتگوزاری لە ناو ناوەندی تەندروستی لە ڕووی گرنگجیدان بە سەرجەمچین و توێژەکانی ناوەندی تەندروستی لە ڕووی گرنگجیدان بە پڕکردنەوەی هەموو ئەو بۆشاییانەی کە لە ناو میلاکاتی ناو ناوەندی تەندروستی هەیە دەکرێت بڵێن ناوەندی تەندروستی لە موسسەی پەرلەماندا لە غیابێکی یاساییدا پێویستە لە داهاتوودا کاری لەسەر بکرێت. بەڵێ وەکو سەرۆکی سەندیکای بایۆلۆژی چیت کردووە بۆ تاقیگەکان؟ من سپاسی جەنابەت دەکەم دیارە من بە خۆشحاڵیەوە من لە دەستپێکی کارکردنمدا وەکو کاری ڕێکخراوی ناو ناوەندی تەندروستیدا شەرەفی ئەوەم پێ بڕاوە کە لەلایەن هەموو ئەو برادرانەی کە هاوپیشەم بوو لە ناو تاقیگەکاندا وەکو سەرۆکی سەندیکای بایۆلۆجی هەڵبژێراوم. من هەمیشە دایمەن لەگەڵ هاوڕێکانم بەم شێوەیە قسەمان کردووە کارکردن ڕێگەی کارکردن ڕێگەیەکی سەختە فەرشی سوور بۆ کەسدا نەخراوە بۆیە خزمەتکردنی چین و توێژێک ئەرکیی قورس دەبێت و دیاریکردنی نوێنەریش کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەبێت بەرپرسیارەتەکەت قورستر دەبێت. من خۆشبەختانە بە هاوکاری کۆمەڵێک لەو هاوڕێیانەی کە هاوکار و پشتیوانم بوون توانیمە کە شوناسی تاقیگە بەرەو پێشەوە بەرین توانیمانە کە لە ڕووی زانستیەوە بەڕاستی گرنگیشی تایبەتی پێ بدرێت کە ئێستا دەبینین ئاستی تاقیگەکان لە ڕووی زانستیەوە زۆر لە بەرەو پێشچووندایە کە ئەویش لە ڕێگەی کردنەوەی چەندین خولی تاقیگە کە توانیمانە 4 خولی تاقیگە بۆ دەرچوانی بایۆلۆجی و شیمیاییەکان بڕەخسێنین تەنانەت دواخولیشیان کە خولی پێنجەم بووە بۆ هەموو ئەو خۆبەخشانەی یاخود دانەمەزراوانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن دەرچووی بەشەکانی بایۆلۆجی و شیمیان بۆ ئەوەی بتوانین لە ڕووی پیشەیەوە کە ئاستی پیشەی و تواناکانیان بەرەو پێشەوە بەرین ئەمە لەلایەک لایەکی تریشدا کە دەکرێت بڵێن ئێمە لەسەر ئاستی عێراقدا پارێزگای سلێمانی دووەم پارێزگا بووە کە توانیوێتی خولی تاقیگام بکاتەوە و لە هەمان کاتیشدا دەبینین کە بەرەو پێشچوونی زانستی دوو ئاراستەیە یەکیشیان پەیوەستە بە بەرزکردنەوەی ئاستی ئەکادیمی کە لە ڕووی ئەکادیمی و معریفیەوە پێویستە بخوێنێ بەڵام لە هەمان کاتیشدا بۆ خزمەتکردن بە کەتی تەندروستی پێویستی بە بەرزکردنەوەی ئاستی پیشەی هەیە لە ڕووی زانستی پیشەیەوە بۆیە ئێمە توانیمانە کە لەسەر ئاستی عێراقدا یەکەم پارێزگا بین کە خوێندنی دیبلۆمی باڵای پیشەیی بکرێتەوە بۆ بە ئەو بایۆلۆجی شیمیانەی کە لە ناو ناوەندی تەندروستیدا کار دەکەن کە ئێستا خۆشبەختانە دوو خول بۆ هەسێ پسپۆڕی جیاجیا لە بواری هیماتۆلۆجی لە بواری نەخۆشیەکانی خوێن لە بواری بایۆکیمستریدا دەرفەتی خوێندنی پیشەیە ڕەخساوە بۆ دامەزراوانی کەرتی تەندروستی لە ناو تاقیەکاندا. ئێستاش دەکرێت من ئەمە بڵێم وەکو مژدەیەک بە بایۆلۆجی شیمیاییەکانی بڵێم بە هەموو ئەو پسپۆڕە جیازیاری ناو تاقیەکانی بڵێم کە ڕەزامەندی وەزارەتی خوێندنی باڵا وەرگیراوە بۆی لە ناو بۆردی کوردستانیدا بۆردێکی تایبەت هەبێت کە پیشەییە تایبەت بە تاقیەکان بێ کە ئەو کاتە سەرجەم پسپۆڕە جیازیەکانی ناو تاقیگەکان لە بایۆلۆجی لە چیمیایی لە شیکاری خوێن دەتوانن کە دەرفەتی خوێندنی باڵاتری هەنەبێت کە بەرزترین ئاستی زانستی باڵای پیشەیی بردی پیشەیە کە ڕەزامەندی وەزارەت وەرگیراوە ئێستا لە لیژنەکاندا بۆی کاری بۆ بکرێت بە دڵنیاییەوە ئەگەر دەرفەتە بێ من لە پەرلەمان لە ئەوێتی کە ئەولەویەتی کارەکانمدا دەبێت ئەمە لەلایەک لایەشتریشەوە لە ڕووی دابینکردنی بژێوی توێژەکان ئێمە توانیمانە کە لە ساڵی 2014 کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی بەرامبەر بە ڕێکخراوەکان بەجێ هێشتووە توانیمانە کە لە ڕێگەی فشاری وەزارەتی تەندروستی و ئەو کاتە وەزارەتی تەندروستی کابینەی حکوومەت لەلایەن وەزیری تەندروستی دکتۆر ڕێکەوت بوو توانیمان لە ڕێگەی فشاری خۆمان و فشاری ڕێکخراوەکانەوە بە هاوکاری کۆمەڵێک ڕێکخراوی ناوەندی تەندروستیدا کار دەکەن توانیمانە لە ڕێگەی وەزارەتی داراییەوە ڕەزامەندی بەدەستهێنانی دەرماڵی لە 100% بۆ تاقیەکان بدرێ کە ئەمە بەڕاستی دەستکەوتێکی باش بوو لە هەمان کاتیشدا کلینیکە ڕاوێژکاریەکان ئێستا لە ئاستێکی باشدان ئەوانش دەرفەتێکە بۆ ئەوەی کە ئەوانەی لە کەتی تایبەتدا نانتوانیوە لە دەرەوە تاقیگەی خوان هەبێ لە ناو کلینیکە ڕاوێژکاریەکاندا کار بکەن و ئێستا
بەشێکیش لە خۆبەخشان یان لە دانە مزراوەکان بە هەماهەنگی لەگەڵ بریکاری وەزارەتی تەندروستی کار دەکرێت بۆ ئەوەی ئەوانش لەنێو ڕاوێژکاریەکان دەکرێت بڵێ من لەم چەند ساڵەی کارکردنمدا لەگەڵ ئەو خۆشەویستانەی خۆمان لەناو سەندیکای بایۆلۆجی نەک بە تەنها بۆ بایۆلۆجیەکان بەڵکو بۆ کۆی گشتی تاقیگە و بە هەماهەنگی لەگەڵ سەندیکاکانی تر توانیمانە خزمەتێکی نەوعی بە تاقیەکان بکەین توانیمانە زۆرترین چوونە دەرەوەی وڵات بە مەبەستی خول و مشق و ڕاهێنان لەسەر ئامرە تازە پێشکەوتوەکان بکەینەوە لە دەرەوەی وڵات ئێستا زۆربەی زۆری کادیرەکانی ناو تاقیگەکان دەکرێت بڵێم لە وڵاتە پێشکەوتوەکاندا خولیان بینیوە هەموو ئەو زەمینە سازی ئەمانە چەندین کۆنفرانسی زانستی کراوەتەوە بە بەردەوامی لە ڕووی ئاستی زانستیەوە بەرەو پێشمان بردووە لە ڕووی ئاستی مەعیشیەوە توانیمانە بەرەو پێشی بەڵام لەگەڵەوەشدا دەکرێت بڵین هێشتا ئەمە دەستپێکی ڕێگاکانە زۆری ماوە بۆی دەکرێت کە باشتر ڕێک بخرێتەوە لە کەتی تایبەتدا لە کەتی گشتیدا دەرفەتەکان زیاتر و بەڵێ زۆر سپاس زۆر بەڕاست دکتۆر جەبار محەممەد ئەمین کاندیدی ژمارە 47 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کوردستان نوێز لەگەڵ ئێمە مادە بوویت.